وا دەرئەکەوێت کە لەم ماوەیە کۆمەڵێک لە هونەرمەند کۆمەڵێک لە شێوەکار و کۆمەڵێک لە باڵین سینەماکار لە دەست ئەین و بە هەمان شێوە دووبارە ئەمڕۆ شێوەکارێکی دیکەمان لە دەستیەوە کە ئەویش لالە عەبدە کە شێوەکارێکی بەناوبانگی کووردە و لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیانی لە دەستیەوە. ئەم هونەرمەندە لە ساڵی 1947 لە شاری سلێمانی لەدایک بوو و بەشداری کردو لە چەندین پێشانگای تایبەتی و هەروەها جیهانی و هاوبەشیشە. زۆر جار بێزاری و بێهودەی ژیان وا لە هونەرمەندانەکات کە لە سەردەمەکەی خۆیان دانەژین بۆیە پەنجەرەکانی هەست و هۆشیان دەبەن بەرەو کەلاوەیەکی ئارام تا ڕازگۆیی لە کیس خۆیان نەدەن. ئەمە وتەی شێوەکارێکە سەرەڕای هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانی کە دەیان بینێت، بەڵام بێهیوا نابێت و وەک خۆی دەڵێت بۆ ئەوەی ڕازگۆیی لەدەست نەدات لە نێو سەردەمەکەی خۆیدانا، بەڵکو لە نێو جیهانە تایبەتەکەی خۆیدا ژیاوە و هەر لەوێشەوە سنوورەکانی نەتەوە و جوگرافیەکان دەبڕێت و دەبێتە هونەرمەند و شێوەکارێکی جیهانی. هەبوونی هزر و ڕۆشنگەرایی کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر بەرهەمە شێوەکاریەکان لەو ڕوانگەیەشەوە کە دیالۆگێکی ڕاستەقینە لەگەڵ کۆمەڵگەدا دێنێتە ئاراوە و بەشێکی گرنگیش دەبن لە جوانیەکانی تابلۆ و نیشاندانی تاریکی و ڕووناکیەکانی ژیان و خستنەڕووی ئەو پرسیارانی بینەر دەخاتە ڕامان و قەڵبوونەوەیکی وردەوە و گەڕانیش بە دوای وەڵامەکاندا. لالە عەبدە یەکێکە لەو هونەرمەندە کوردانەی هەمیشە ویستوێتی لەڕێی تابلۆکانیەوە پەیامی خۆی و گەلەکەشی بگەێنێت بە جیهان و تابلۆکانیشی بەردەوام بەشداریەکی بەرچاویان هەبووە لە یەکتر ناسینی کولتورەکاندا. ئەم هونەرمەندە کووردە لە ساڵی 1947 لە شاری سلێمانی لەدایک بووە. ماوەیەکی زۆر لە غەریبی و لە وڵاتی ئەڵمانیا ژیان بەسەر دەبات. سەرەڕای دووری و ژیان لە غەریبی، بەڵام سروشتی کوردستان بەشێکی گرنگ بۆ لە هەوێنی تابلۆکانی و قەت غەریبی و دووری نەیتوانیوە سروشتی کوردستانی لەبیر بەرێتەوە. باوردبوونەوە لە تابلۆکانی لالە عەبدە بە تایبەتیش نیگارە سروشتیەکانی دەگەینە ئەو بەرەنجامەی لای ئەم هونەرمەندە سروشت هەریەکە جا لە هەر شوێنی کێم جیهانە دابێت. تەنها شتێک لێکیان جیا بکاتەوە یادگاریەکان و خۆشەویستیە بۆ ئەو سروشتە دیاریکراوە. لە لای لالە خۆشەویستیە گەورە و پیرۆزەکەی بۆ سروشتی زێدی خۆیەتی و ئەمەش دەکرێت وەک تایبەتمەندێکی لالە عەبدە سیر بکرێت. لالە عەبدە لە دوای 30 ساڵ لە ژیان لە غەریبی لە ساڵی 2007 دەگەڕێتەوە کوردستان و لەگەڵ گەڕانەوەشیدا پێشانگایەکی شێوەکاری بەناونیشانی ئاشتبوونەوە لەگەڵ سروشتدا دەکاتەوە و پەیامێکیش بۆ هونەرمەندان لەگەڵ خۆیدا دەهێنێت و پێیان ڕادەگەیەنێت هونەرمەندان و ڕۆشنبیران بۆ ئەوەی لەگەڵ سروشتی جوان و پاک و ڕەنگینی کوردستاناش ببنەوە کە خاکێکی جوان و ڕازاوامان هەیە و دیدگای هونەریانە و شاعیرانە و ڕووناکبیریانی خۆیانی بۆ بجوڵێنن. مادەیەکی خامی زۆرمان هەیە کە لە هونەری سروشتی واقعی سوودی لێوەربگیرێت، چونکە بەڕاستی وەک هونەر هیچ سەرمایەکی بەرهەمدارمان نییە بە جۆرێک کە لەوانەیە تا ئێستا 1000 تابلۆی سروشتی کوردستانمان نەبێت لە کاتێکدا کوردستان دەوڵەمەندترین سروشتی هەیە. لالە عەبدە بەدەر لە کاری شێوەکاری بۆ ماوەیەکی زۆر لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە وەک پێشکەشکار و شیکەرەوەیەکی هونەرمەندی بازمون شیکاری بۆ تابلۆکانی هونەرمەندانی کوورد دەکرد. بەداخەوە لە 8 تەمموزی 2025 هونەرمەند لالە عەبدە لە تەمەنی 78 ساڵیدا بە نەخۆشی شێرپەنجە لە شاری نۆرنبەرگی ئەڵمانیا کۆچی دوایی دەکات و گەلێنێکی گەورە لە نێو هونەری کوردی بەگشتی و شێوەکاری بە تایبەتی بەجێ دەهێڵێت.